ئێمە وەک بەڕێوەبەری ئامادەیەکانی سنووری پەروەردەی کەلار کە ناو واژوومان لە لیستی هاوپێشدا هاتووە ئێوارەی ڕۆژی چوارشەممە 23 2020 هەستین بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک لە دوای کۆبوونەوە گفتوگۆی بەڕێوەبەرەکان گەشتین بەم خاڵانەی لای خوارەوە. خاڵی یەکەم پێدانی موچەی تەواو بەبێ لێبڕین و دەستکاریکردن هەموو سی ڕۆژارێک بدرێت. خاڵی دووهەم خوێندنی ئلکترۆنی ئۆنلاین ڕەت دەکەینەوە چونکە پێمان وایە سەرکەوتو نابێت و نابێتە بەدیلی خوێندن لە ناو قوتابخانە خوێندنگەکان. خاڵی سێهەم ئەگەر وەڵامی داوەڕەوەکانمان نەدرێتەوە ڕۆژی 27 مان کە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە دەیکەین بە سەرەتای بایکۆت و ناڕەزایەتی ئێمەش وەک توێژێکی ماندوو هاوڕێی شەقام و دەسەی ناڕازایەتەکان دەبین. خاڵی چوارم مۆڵەتە دەینە حکوومەت و وەزارەتی پەروەردە تا بەرواری دەی 2020 بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. ئەمە داواکاری ئێمەیە، داواکاری مەدەنیانە و ئاشتیانەیە لە ئەگەری وەڵام نەدانەوەی حکوومەت، لە ئەگەری وەڵام نەدانەوەی لایەنی پەیوەندیدار بە هەموو شێوەیەک بایکۆت ڕائگەێنین، بایکۆت بەردەوامەکەین لەسەر جەم ناوەندەکانی سنووری پەروەردەی کەلارا بە تایبەتی خوێندنگە ئامادەیەکان تا ئەو کاتەی وەڵاممانە درێتەوە. هەر لێرەوە داواکەم لە سەرجەم بەڕێوەبەرەکانی کوردستان هەڵوێز بنوێنن و بێنە ڕیزی ئێمەوە. ئێمە لەبەر ژیانی خۆمان نییە، هەڵبەتە لەبەر ژیانی زۆرینەی مامۆسایانە، زۆرینەی یاریدەدەرانە هەمووی هاوڕایە